وەکو ئاماژەشم پێکرد ئەم جارەشیان دووبارە میوانێکمانە بێت بەڵام ئەم جارە میوانەکەمان لە کەنەداوە لەگەڵمان نابێت کە ئەویش مامۆستا ڕزگار حەمەڕەشیدە کە بەڕێزیان ڕەخنەگری شانۆن و نێترین بەرهەمی خۆیان کتێبێکیان بڵاو کرۆتەوە بە ناوی شان و ڕەخنەی شانۆیی کە بەرهەمەکە بۆ شانۆکاران و وەخوازیارانی شانۆیە. جا ئێستا مامۆستا ڕزگار لەگەڵمانایە و کۆمەڵە گفتوگۆکەین لەسەر ئەم بەرهەمە و هەندێک پرسیاری دیکەشمان بێگومان بۆ ئامادە کردووە. مامۆستا ڕزگار ئەم کاتەوە باش بێت. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەخشینی کاتەکەی خۆت بە ئێمە. ئەم کاتێ ئێوە باش، زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرەکانتان. دووبارە سپاس بۆ تۆ. مامۆستا ڕزگار ئاماژەت بەوە کردووە کە دوای ساڵانێک لە کۆتاییە ئەم کتێبەت بڵاو کردوتەوە. ئەمە بەهۆی ئەوەیە کە بەرهەمی شانۆیی کەمە یاخود پێویستی بەوە نەکردووە؟ نا، من ڕاستیەکەی بەهۆی سەرەتایی لە کۆتایی هەشتاکان و سەرەتایی نەوەتەکانەوە تا ڕادێکی زۆر هەوڵمە زیاتر خوێندنەوەکانی خۆم لە بواری ڕەخنەیە چڕ بکەمەوە، بەتایبەتی زۆر لە سەرەتایی نەوەتەکانەوە زۆرتر دەربارەی نمایش شانۆییەکان، دەربارەی پێشانگا و هەندێکاری ئەدەبی. دواتر لە دوای چەند سیمینارێک بیرم لەوە کردەوە کە ئەمە وەکو پرۆژەی کتێبێک کاری تیا بکەم. ئیتر بەهۆی ژیان و بەهۆی سەفەر و ئەم پرۆژەیە دواکەوت. دواتریش هەوڵمەیە سەرچاوی زیاتر پیاکەم بۆ چوونەکان زانستی تر بن و بتوانین گفتوگۆیەکی جدیتر لەو بارەوە بکەین. ئەم پرۆژەیە بوو بە دوو بەشەوە، بوو بە دوو کتێب. کتێبی یەکەمیان ساڵی 2024 چاپ کرا بە ناوی وشەکان و جیاوازی. کتێبی دووەمیش کە ئێستا شانۆ و ڕەخنەی شانۆییە ئەم ساڵ چاپ بووە. ئەم پرۆژەی تر بە درێژایی ئەو ساڵانە لەگەڵمان مایەوە تا دوجارێ تر بڕیاری چاپکردنیمانە. دەستە خۆش بێ مامۆستا ڕزگار. کەواتە لە نێو ئەم کتێبەیە بینەری چ جۆرە کارێکی شانۆیی ئەبین یاخود بینەری چ جۆرە ڕەخنەیەکی شانۆیی ئەبین؟ ئەم کتێبە دوو بەشە. بەشی یەکەمیان هەوڵدانێکی ڕەخنەییە بۆ خوێندنەوەی ڕەوتی شانۆ لە باشووری کوردستان، هەوڵدانێکە بۆ ئاوردانەوەیەکی جددی لەو مێژووە لە هۆکاری سەرهەڵدانی ئەو کاریگەری سیاسی و کۆمەڵایەتیانی کە وایان کردووە شانۆ دروست بێت و قۆناغەکانی گەشەکردنی ئەو لەناو ئەو کاروانەیە چۆن بووە، دروستبوونی پارتە سیاسیەکان چ کاریگەریکیان هەبووە لەسەر بزاوتە شانۆییەکە و ئەم پەیوەندیە لە بینی دۆخە سیاسی و کۆمەڵایەتیەکان و شانۆیە تا بەشێکی زۆری خوێندنەوەکانم بۆ کۆمەڵێک نمایشە کە لە هەشتاکانەوە خۆم بینەریان بووم. دواتریش بەشی دووەم تایبەتە بە پراکتیزەکردنی ئەو تیۆرە ڕەخنەیانی کە لە وشەکان و جیاوازی لە کتێبی وشەکان و جیاوازی شاو لە بەشی یەکەمی ئەم کتێبەشە تا ڕادێکی زۆر باسم کردوون لەسەر کۆمەڵێک نمایشی شانۆییە کە ئەیتر لە نەوەتەکانەوە بەداخەوە بەشێکی ئەو نووسینانە لە بەردەستمان نەمابوون، فەوتاون، بەڵام بەشێکی زۆری ئەو نووسینانەکە گرنگ بوو کە لەم کتێبەیە بوونیان هەبێت. لە بەشی دووەمە پراکتیزەکردنی ئەو تیۆرانەیە بەسەر کۆمەڵێک نمایش شانۆییە. دەستە خۆش بە مامۆستا ڕزگار. هەمیشە کە باس لە ڕەخناکەین دوو جۆر ڕەخنەمان هەیە، ڕەخنەی بنیاتنەر و ڕەخنەی ڕووخێنەر. کتێبەکەی تۆ لە کام جۆرەیانە؟ لە کتێبی پێشوە زۆرتر دەربارەی ئەوە قسەم کردووە کە بۆ ئەوەی کە بتوانین ڕەخنەی زانستیمان هەبێت ئەبێت جیای بکەینەوە لە کۆمەڵێک قسەکردنی سەرزارێکی یا هەڵسەنگاندنی سەرزارێکی کە زۆرجار لە سۆشال میدیایە یا لە قسەکردنی ڕۆژانەی ئەجۆمان لێبێت بە باش و خراپ یا بە ڕەخنەی ڕووخێنەر و بنیادنەر. لە ڕاستیە ڕەخنە دروستکردنی دەقێکە کە هاوشانی دەقەداهێنەرانەکە، هاوشانی نمایشە شانۆیەکە ئەمیش گرنگی خۆی هەیە. ڕەخنە و نمایش کاریگەری لەسەر یەکتری دانن. ڕاستە نمایش سەرەتایەت و ڕەخنە بەدوایەت، بەڵام لە بزاوتی پێشکەوتنی ڕەوتە شانۆیەکەیە
ڕەخنە بە هەمان ئەندازەی نمایش کاریگەری لەسەر نمایشەکان بەجێهێڵە و ئەم دوانە بەیەکەوە توانن بەرەو ئایندێکی باشتر بڕۆن و گوێ لە یەکتری بگرن. مەبەستمەوەی هەموو ڕەخنەگرێک پێویستی بۆ هەیە نمایشەکان ببینێ و بە چاوێکی پاکەوە بەبێ کاریگەری دەرەکی بەبێ هیچ کاریگەریکی دەرونی بتوانێت نمایشەکان ببینێت و خوێندنەوەیان بۆ بکات و نمایشەکانیش هونەرمەندەکانیش گرنگە کە بە دڵێکی پاکەوە گوێ لە وتارە ڕەخنەیەکان بگرن و گفتوگۆ بکەن لەو بارەوە چۆن ئەو بزرتنەوەی بەرەو پێشەوە بڕایان ئەم شێوازە لە کارکردن کە من هەڵم بژاردووە لە کارەکانی داهاتووما چۆن باشتری بکەم و هەنگاوی جددیتر بنێن. زۆر باشە مامۆستا ڕزگار هەمومان وین کاتێک کە کارێکەکەین حەز ئەکەین وەسفی کارەکەمان بکرێت و هیچ جۆرە ڕەخنەیەکمان لێ نەگیرێت جاگەر وردیکەینەوە بۆ سەر کاری شانۆی و کاتێک کە کارێکی شانۆی شەکرێت بێگومان دەرهێنەران بەشێک لە دەرهێنەران پێیان ناخۆشە کە ڕەخنەیان لێ بگیرێت بە بۆچوونی تۆ ڕەخنە چەندێک بە سوودە بۆ ئەوی کە کاری داهاتووترت جوانتر بکەیت. ڕاستە کێشەکەوەیە ئێمە لە تێگەیشتمان بۆ ڕەخنە خۆی تا ڕادێک نەویستراوە هەر بەگشتی لە هەموو بوارەکانە کە گوێمان لە وشەی ڕەخنا بێت یەکسەر بیرمان بۆ کۆمەڵێک باسکردنی نێگەتیفی بەرهەمەکە ئاڕوا کە لە ڕاستیە بۆ من ئەمە ئیشی ڕەخنە نییە لە هەردوو کتێبەکەیە جەختم لەوە کردوێتەوە کە ئیشی ڕەخنە تەواوکردنی ئەو پرۆژەیە کە هونەرمەندەکە یان نووسەرەکە دەستیان پێکردووە بەو مانایی کە هەموو ئەو شتێکەکە گوێمان لێ بێت لە دوای نمایشێک کەسێک زۆر بە باشی باسی کارەکەکە یا کەسێک زۆر بە خراپی باسێکە بەشێکی زۆری ئەمانە لەژێ کاریگەری دۆخە دەرونیەکانە پەیوەندیە شەخسیەکانە لەژێ کاریگەری ئەو شتە دەرێکیانیان کە نابن بە ڕەخنەی زانستی وەختێک ڕەخنە وەک شێوەیەکی زانستی باسەکەین بە دڵنیایی لە خزمەتی کارەکەیەوە کەسی هونەرمەند پێزانینی ئەبێت بۆ کەسێک بەو قۆڵیە بەو دڵسۆزیە کاتێکی زۆری خۆی وەک ئەوان چۆن کاتێکی زۆر تەرخانەکەن بۆ پرۆڤەکردن و ئامادەکردنی نمایشێک بێگومان کەسێکی ڕەخنەگریشە بێ زۆر خۆی ماندوو بکە زۆر بەوردەکاری نمایشەکەی بڕوا تا ماندووبوونی ئەوان بە هەند وەربگرێت و بەرامبەر بەمە بە دڵنیایی هونەرمەندەکانیش پێزانینیانە بێت بۆ کارێکە ڕەخنەگرەکە کردوێتی. دەستە خۆش بێ مامۆستا ڕزگار ئەی بەدەنگەوە هاتنی شانۆکاران بۆ کتێبی شانۆ و ڕەخنەی شانۆیی چۆن بووە کتێبەکەیان بەلاوە چۆن بۆ ئایا سوودیان لێبینیوە و چیان لەسەر ئەو کتێبە وتووە؟ زۆر سواز لەبەرەوەی کە کتێبەکە تازە دەرچووە ڕاستیەکەی هێشتا خۆشم نەمبینیوە بەدەستمەوە نییە بەڵام ئەوەندەی کە لە ئەکاونتی خۆم لە فەیسبووکە بڵاوم کردەوە پێشوازیەکی باشی لێکراوە لە زۆر شوێنەوە پرسیار کراوە کە لەکوێ دەسەکەوێت و چۆن توانن بیخوێنەوە دڵنیام بۆکەوەی کە لە سیمینارەکانە لە نووسینەکانی پێشووترە لەگەڵ هونەرمەندەکانە من پەیوەندێکی زۆر باشم هەیە هەمویان ئەزانن کە لە پشتی نووسینەکانی منەوە هیچ خواسێکی تایبەتی نییە بە قەدەرەوەی هەوڵدانێکە بۆ گفتوگۆکردن دەربارەی نمایشەکان بۆیە دڵنیام کە بە دڵێکی گەورەوە هەموو نووسینەکان وەرەگرن. مامۆستا ڕزگار وەکو خۆشە ئاماژە و پێکرد کتێبی یەکەممان هەبوو و ئێستاش کتێبی دووەم بەردەستەوە ئەتوان خوێنەران بیخوێندنەوە ئەمە زنجیرە بوو بڵاوکردنەوەی زنجیرە کتێب بوو کەواتە بەشی سێمی ئەم کتێبە بێت یاخودنا؟ ئەم کتێبە ڕاستێکی کۆتایی پێ نهاتووە لە لای من پێم وا بوو کۆتایی پێ هاتووە بەڵام ئێستا دیوێکی تر هەیە کە هێشتا هەستەکەم حەقی خۆیم نەیاوەتێ لەو باوەڕێم ڕەنگە نازانم بۆ چاپی دووەمی کتێبەکەیە بە شێوێکی سەربەخۆ ئەو بەشەی تریان زۆرتر ئیشی لەسەر بکەم ئەمەیان پەیوەندی بە مێژووی دوور و درێژی شانەوە هەیە لە لای ئێمە وەکەوەی کە بەشێک لە نووسەرانی ئێرانی و تورک و عەرەب کە وەکو ئەو نەتەوە نزیکانە لە کوردستانەوە
ئەوان بەشێکی ئەو مێژووی ئێمەیان وەک مێژووی خۆیان باس کردووە یان بە جۆرێک تێکەڵاوکردنێکەیە لە ناو ئەو مێژوەیە بە هەوڵی هەڵکۆڵینێکم داوە لەو بوارەیە کە هیوادارم ئەنجامی هەبێت و لە داهاتووە بتوانم ئەمەش یان لە چاپی دۆماوە گوتم یان وەک کتێبێکی سەر بەخۆ بتوانم زیاتر ئیشی تیا بکەم بە دڵنیای ئەمە کاتی زۆرەوێت. کەواتە ئێمەش هیوادارین بینەر و خوێنەری ئەو کتێبە بن. مامۆستا ڕزگار ئەمەیە کۆتا پرسیارە لێ بکەم لەسەر بەرگی کتێبەکە ئەم وێنەیەکێکە بۆ بەرگی کتێبەکە بەکارەهێناوە. ئەمە کاک ئارام عەلی هونەرمەند ئارام عەلی بۆی دروست کردم بەرگێکی جوانە دەستی خۆش بێ بە هەردوو بەرگی هەردوو کتێبەکەی کاک ئارامە. دەستە خۆش بێ مامۆستا ڕزگار، زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵ ئێمە و هیوادارین هەمیشە بە بەرهەمەی جوانتر و باشترەوە لەگەڵمانە بیت و ببینین. زۆر سپاس پێشەی بیپێچینەوە ئەمەوێ سەری ڕێز دانەوێنم بۆ هونەرمەندی گەورە هونەرمەندی پێشڕەوی شانۆی کوردی یەکێک لە فیگەرە زۆر سەرەکیەکان مامۆستا سمکۆناکام کە بەداخەوە ڕۆژانی پێشوە دوا ماڵاوی لێکردین سەری ڕێزی بۆ دانەوێن. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا، دووبارە سپاس بۆ ئامادەبوونە.